کێوان ئەمان دەگە ماڵەکەی تێک هەڵکردین هیچ ئۆردوگایەک نەبوو لە ئەو کاتی ئەمە باس لە قۆناغەکانی شاڵاوی ڕاگواستنی دانیشتوانی باڵەکایەتی دەکات. مەجید ڕەسوڵ یەکێکە لەو گونشینانەی 39 ساڵ لەمەوبەر چۆن ڕژێمی بەعەس لە ناوچەکەی خۆیان دووریان دەخاتەوە و ڕایان دەگوازێت بۆ ئۆردۆگا زۆرە ملێکان بەشێکیان بۆ ناوەڕاست و خواروی عێراق دوور دەخرێنەوە. ئەمەیان نینان کۆمەلگاکەبی ئەمە یەکەم گوندیش بوو ئێنە کە سووتاندرە و ئاگری تێبەردا مۆڵەتەکان بە خەڵکەکەیدا کە گوندەکان سۆرکەن لۆ ماوەی چەند 5 دقەیەشی تر هیچی دینە ئاگریان لە گوندەکان بەردا و لەو کاتیش هیچ کۆمەلگایەک نەبوو خەڵک پێ بچیتێ هەڵبەتەمە ئێ بووین کە لەوان گوندەژە بوون چوینە هەریری ئەمەیان دەباڵ ماڵەشی دیکەنان کۆمەلگا دروست نەکرا بووزات و خێزان بەخۆ لێ کەڵوەشایتەوە ئەمەش بەنەباڵ ماڵەشیدی. لە ساڵی 1983 ئەو کاتەی گەرمەی شەڕی نێوان عێراق ئێران باڵەکایەتی بووە چەقی شەڕەکان لەو کاتەدا سەنتەری قەزای چۆمانیش بەهۆی کاریگەریەکانی ئەو شەڕا بەر شاڵاوی ڕاگواستن کەوتووە. دواتر تەواوی بنیاتی نیشتەجێبوونی دانیشتوانەکەشی لەگەڵ زەوی تەخت کراوە. بەداخەوە خەڵکەکەی بە شێوازێکی ئیجباری بە پێی بڕیارێکی حکوومەتی ئەو کاتی عێراق و مەجلیسی قیادەی سەورە ڕاگوێزران. ڕاگواستنی ئەو کات بۆ خەڵکەکەی هەتا بڵێ ڕاگوازنێکی ناخۆش و بەدەر لە ویستی خەڵکەکەی بوو. لە کاتێکدا ئێمە کە خەڵکی کوێستانەکان بووین و ئاشنانە بووین بە دەشتە گەرمێنیەکاندا بەڵام سوپاسی ئەو خەڵکانە ئەکەین کە لەو کاتدا باوەشی تەبایی و برایەتی و محیبەتیان بۆ هەموو خەڵکی چۆمان کردەوە و ئێمە تێکەڵاو بووین لەگەڵ ئەو کۆمەڵ خەڵکانی کە لەوێن لەو شوێنانەدا ژیانیان بەسەر ئەبرد و دوای ڕاپەڕین و گەڕانەوەی هاوڵاتیان بۆ سەر زێدی خۆیان لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی هەرێمیش تا ڕادەیەک پرۆژەی خزمەتگوزاری ئەنجام دراون بەڵام تا ئێستاش لە ئازداوەکاری و خواستی هاوڵاتیان و گونشینان نەبووە. ئەمە لە حکوومەتی هەرێم و وەکو ئیدارەی ناوچەکەش و سەرۆکیەکەی کاژێرەوەی دەستگاکانی ئەو ناوچەیە لە خەمی ئەوە داینە بەردەوام بەڵام دیسانجارش کە دەرێنە خەمی ڕاگواستن بە چەند ساڵێک و بە چەند پرۆژەیەک و بە قۆناغبندێکی پرۆژێک تەواو نابێتن چونکە لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتی و کێشە دروست بووە پێویستی بە بیناکردنەوەیەکی سەتاپاگیر هەیە. باڵەکایەتی بە دووری 185 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر قەزای چۆمان و ناحیەکانی حاجی ئۆمەران و سمیلان و قەسرە و گەڵاڵە و 116 گوند و ئاوایی لەخۆ دەگرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.